بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە مەسلەی پرۆژەی یاسای بودجەی 2022 عێراق هەروەها مەسلەی 200 ملیارەکە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەت چی بەسەردێ هەروەها کورت ئەو شەڕی کە دەکات لە بەغداد بۆ چێوەیەک کە لەسەر سەر و کۆمارە لەسەر مەسلەی دارایی و بودجە و مافە دەستوریەکان نییە و لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتیش کورت کام وەزارت وەربگرێت دارایی یاخود دەرەوە کە وەزارەتێکی سیادی بەر لەهەنە کوردیەکان دەکەوێت ئەم پرسیارانە لەگەڵ بەڕێز دکتۆر پرۆفیسۆر فازڵ نەبی تاوتوێ دەکەین. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە مەسلەی پرۆژەی یاسایی بودجەی 2022 دەست پێ بکەین، ئایا عێراق بۆ 2022 پرۆژەی یاسایی دەبێت لەو ڕۆژانشدا سەرۆکاتی پەرلەمان نووسراوێکی کردو بۆ حکوومەتەکەی مستەفا کازمی؟ سپاس کاکە حەکیم، ڕێز و سڵاوم لۆ جەنابت و لۆ ستاف و بەڕێزەکەتان و بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان. بەحەقەت مەسەلەی بودجەی 2022 لە وەزارەتی داراییەوە ئامادە کراوە، بەڵام لەبەر ئەوەی مەبلەغەکەی یەکجار زۆر بوو، مەبلەغێکی زۆر گەورە بوو، زۆر لەوەی کە تەوەقوع دەکەن تێپەڕی بوو. واتە دایمەن عێراق ئێستا لە حدودی 130 تریلیۆن دینار بودجەکەی دروست دەکات، بەڵام ئەو بودجەیە زۆر زیاتر بوو لەو 130. لۆیە لیژنەیەک پێکێنرا، لیژنەیەکی موسەغار لە حکوومەت لەوەی پێداچوونەوەی پێدا بکەن، بەڵام بەداخەوە جەنابەت دەزانین لەبەر ئەوەی حکوومەتەکە حکوومەتێکی کار ینی بەڕێوەبەرە و ناتوانانی ینی هەموو قەراراتێک بداوە، حەقی ئەوەشی نییە کە بودجە بنێرێتە پەرلەمان. لۆیە لوجنەکە تۆ زۆکەک ینی ساردی بەخۆیەوە بینی لۆی عادەی نەزەر بە مەسەلەی بودجەوە و عادەی نەزەری تێدا نەکرا. ئەوەی کە جەنابت باست کرد پەرلەمان نووسراوی کردیە لۆ حکوومەت کە بودجە تاوتوێ بکرێت لە ئەنجومەنی وەزیران و مسادەقە بکرێ و بەرز بکرێتەوە لۆ پەرلەمان. لە ناحیەی ینی ئەگەر تەماشەی بکەیت لە ناحیەی چ قانونی بیت چ لە ناحیەی منطقەوە بیت، ئەوە کارێکی ڕاست نییە، لۆ ڕاست نییە، چونکە ئەو بودجەی کە دادەندرێت لۆ ساڵی بابرین لۆ ئەو ساڵە 2022 ئەو حکوومەتە لەسەر حکوم نامێنیت. ئەگەر هات و طبعاً وەلەو ئەگەرێکی زۆر هەیە ئەو حکوومەتە لەسەر حکوم ببینی، بەڵام بە گوێرەی با بڵێن ئەو ئینتیخابات و هەڵبژاردنەی کە کرا پێویستە ئەو حکوومەتە نەمێنی، حکوومەتێکی نوێ بێتە وجود. ئەو حکوومەتەی نوێ پێویستە بودجەی خۆی تاوتوێ بکات، چونکە ئەو بەرنامجی نوێی هەیە، بەرنامجی حکوومەتی نوێ وەکو بەرنامجی ئەو حکوومەتە نییە کە ئێستا کارەکان بە شێوەیەکی کاتی بەڕێوە دەبات. لۆیە لە ناحەی منطق و حتا تەسەووری من حتا لە ناحەی قانونیشەوە ڕاست نییە کە حکوومەتی عێراق تاوتوێی ڕەشنووسی بودجە بکات و بینێرێتە پەرلەمان. باشە، بەس دکتۆر کەواتە ینی ئێستا حکوومەتە کاربەرەکەرەکە بەی شێوەیەک ناتوانێت ئەگەر تا حکوومەت پێکنە حکوومەتی نوێ بەی شێوەم حکوومەتە ناتوانێت پرۆژە یاسای بودجە بنێرێ؟ طبعا خۆی لە ناحەی منطقەوە حەقی ئەوەی نییە، لە ناحەی عەمەلیشەوە حەقی ئەوەی نییە بینێرێت، بەڵام ئەتوەزانی ماشاءالله لە عێراق ئێمە مخالفەی دەستورەکەین، اینجا مخالفەی ئەو شتانە ناکەین، بەڵام لەگەڵ ئەوەش نەخێر حکوومەتی ئێستا با بڵێن خۆی نەداتە بەر ئەوە کە بودجە بنێرێتە پەرلەمان بە هیچ شێوەیەک، بەڕەغمی وەچی پێتم گوت ممکینیشە حکوومەتی نوێ زۆر دوا بکەوی، مەشاکلی زۆری تێبکەوی، بەڵام لەگەڵ ئەوەش ئەو حکوومەتە حەقی نییە کە بودجە بنێرێتە پەرلەمان. باشە، بەس کاکتۆر سەبارەت بە 200 ملیارەکە و سلفەی 200 ملیارەکە کە لە بەغداوە دێت، پێ دوایە بەردەوام دەبێت لە سەروبەندی پێکهێنانی حکوومەت تا حکوومەتی نوێ پێک دێت، هەر بەردەوام دەبێت؟ کاکە حەکیم، ئێمە پێویستە دائیمەن گەشبین بین، ڕەشبین نەبین. ئینشاء الله بەردەوام دەبیت، بەڵام ئێمە پێویستە تەماشای با بڵێن ئەو وەزع بکەین کە لە بینی هەردوو حکوومەت هەبووە. ئەو وەزعی لە بینی هەردوو حکوومەت هەبووە، ئەو حکوومەتە حکوومەتێکی کارڕێکەری بەڕێکەریش نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەش لە ساڵی 2021 لە خلالی 12 مانگ تەنها 4 مانگ 200 ملیارەکەی لۆ هەرێمی کوردستان ناردیە، واتە 8 مانگ نەی ناردیە ئەو پارەیە. لەو کاتێکەوە حکوومەتێکی بەهێز بۆ و عیلاقاتێکی زۆر بەهێز لەبینی هەردوو لا هەبووە. لۆیە مەسەلەی 200 ملیارەکە بە حەقەت زۆر جار تەگەرەی تێدەکەوی
يعني ئەمن بەڕاستی پێت بڵێم لە ناحیەی قانونی مەوزوعەکە بەڵام لە ناحیەی عێراق ئەوچی پێتم گوت چونکە لە عێراق ماشاء الله و زمانە نە دەستور ئیشی پێ دەکرێت و نە قوانینیش ئیشی پێ دەکرێت لۆیە من ناتوانم بڵێم بەردەوام دەبیت ناشتوانم بڵێم بەردەوام نابیت بەڵام بە جۆرەی ئەو معتەیاتی کە هەیە دائیمەن تەگەرەی تێدەکەویت ئەم دەتوانم بڵێم بەڵێ تەگەرەی تێدەکەویت دائیمەن مشکلەی تێدەکەویت و خاصەتەن ئەو 200 ملیارەی کە لە مانجی یەک نردیان دوا بە دوای ئەوە هەندێک ئیشکال لە وەزارەتی دارایی و حکوومەتی عێراق دروست بوو لەلایەن هەیئەی نەزاهەوە لۆیە ئەگەر تەماشای بکە ئەنجومەنی وەزیرانی عێراقی نووسراوێکی کرد لۆ هەرێمی کوردستان دەڵێ ئەگەر هەتا مانجی سێ ئێوە تەسویەی ئەو سولفانە نەکەن کە دایتمانە ئێوە چونکە 400 با بڵێن 800 ملیار هی ساڵی 2021 هی 4 مانگ 800 ملیارەکات و 200 ملیاری مانجیەکیش کە ئێستا نردیان واتە تریلیۆنێکیان نردیە بە 2 ساڵ لۆیە ئەگەر هەتا مانجی سێ تەسویەی نەکەن ئێمە ناتوانین 200 ملیارەکە بنێرین ئەوە نووسراوێکی ڕسمیە لە حکوومەتی عێراقەوە هاتیتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجا ئەگەر فعلەن ئەو تەسویات و شتانە نەکرێ بە تەکی تەگەرەی تێدەکەویت باشە بەس تەسویەکە چۆنە دکتۆریان چۆن ینی چۆن یەکلا دەکرێتەوە ئەنجا تەسویەکە بەداخەوە یعنی نووسراوەکە شکلەکە و واقعەکە شکلێکی ترە ئاتەن سولفە کە تەسویە دەکرێت ئێمە گرفتێکمانەیە لە مەسەلەی هەندێ برادەر وای تێگەیشتینە کە دەبێت ئێمە حساباتی ختامی بنێرینە بەغدا لۆی بزانین ئەو 800 ملیارەی 2021مان چۆن سەرف کردیە نەخێر لە حقیقەتەوە وانە لە حقیقەت ئەوەی کە هەیە کاتی خۆی کە ئەمرەکە دەرچوو ئەگەر بە فکرت بێ لە مانجی 6 2021 ئەمری مەجلیسی وزەرا دەرچوو ئەمرەکە دەڵێ یعنی تەوجیهی وەزارەتی مالیە دەکات دەڵێ وەزارەتی دارایی ئێوە 200 ملیار دینار مانگانە وەکو پێشینە ینی وەکو سولفە بدەنە هەرێمی کوردستان و اعتیبارن لە یەکی 2021ەوە تا ئەو کاتەی کە ئێمە لەسەر بودجە دەگەینە نەتیجەواتە تا ئەو کاتێک کە بودجەی 2021 اتفاقی لەسەر دەکەین و دەکەویتە واری جێبەجێکردن سیرکە لێرە مشکلەکە لێرەیە گرفتەکە لێرەیە بودجە نەکەوتە واری جێبەجێکردن تەبان و ئێستاش بەداخەوە ئەو قانونەی بودجەی کە 2021 ئەمن زۆر هاوارم کرد لە 2019ەوە هاوار دەکەم لە ئیتیفاقات گەڕێن بگەڕێنەوە بودجەی خۆتان تعدیل بکەن بودجەتان بگەڕینەوەکو ساڵانی 2017 تا ساڵانی پێشووتریش ینی با بڵێن لە 2005ەوە تا 2017 مەحاولە بکەن وای لێ بکەن بەڵام بەداخەوە ئەوەیان نەکرد کەوتنە هەندێک لە ئیتیفاقاتەکە وای کرد کە جار هەیە 450مان لۆ بنێرێ جار 320 جاری وایە 200 ملیار ئەنجا ئەوە هەموو ئیشکالاتە بەداخەوە قانونی بودجەی 2021 مطلقاً لە صالحی هەرێمی کوردستان نیە و خاصەتەن ئەگەر بێت و نرخی نەوت عفوان لە 6 دلار بستە سەرەوە ئەگەر نرخی نەوت لە 6 دلار کەوتە سەرەوە ئیتر گرفت لۆ هەرێمی کوردستان دروست دەبی و مطلقاً بودجەکە لە مەسلحەتی هەرێمی کوردستان نابیت لۆیە ئێستا کێشە هەیە حقیقەتەن کێشە هەیە لە بینی هەردوولا و ئەگەر ئەو کێشەیە طبعاً بە قانون تازە جێبەجێ ناکرێت ئێمە ناچارین دەبێت بە ئیتیفاقێکی سیاسی کێشەکە جێبەجێ بکرێت ئەگەر بە ئیتیفاقێکی سیاسی کێشەکە جێبەجێ نەکەن بە حقیقەت 200 ملیارەکە کێشەی تێدەکەوی چونکە ناتوانن بە گوێرەی قانونی موازنەی 2021 تەسویەی ئەو سولفانە بکەن باڵێ بەس دکتۆر سەبارەت بە لە کوردستان بڵین بەبێ عێراق ئێستا دەتوانێت پرۆژه یاسای بودجەی خۆی هەبێت کە 8 ساڵ هەرێمی کوردستان وا بۆ 9 ساڵی دەستێ بڵین پرۆژه یاسای بودجەی نییە ئەو دەتوانێت لێرە لەبەرەوەی نەبوو دەفرۆشێت و داهاتی ناو خۆی ئامادەی بکات و چاوەڕێی بەغدانەکە بەڵێ کاکە حەکیم بودجە زۆر ضروریە بودجە زۆر جوانبی مهمی هەیە جوانبی سیاسی هەیە جوانبی قانونی هەیە جوانبی اقتصادی هەیە جوانبی اجتماعی هەیە ئەگەر ئەتوو بودجەت نەبوو خطیتت نابی خطت نابی کەچی بکەی ئەگەر بودجەت نەبوو دەسەڵاتت نابی چۆن تەسەڕف بە مولکی عام بکەی بە ئەموالی عامە بکەی لۆیە بودجە زۆر مهمە پێویست بەوە دەکات هەرێمی کوردستان بە زووترین کات دەبوایە هەرزوو ئەمن زۆر دڵخۆش بووم لە 2021
حکوومەتی هەرێمی کوردستان وتی ئێمە بودجە دادەنین و تەواو دەینێرینە پەرلەمان و مسادقەی لەسەر بکرێتەوە زۆر مهمە کە ئێمە بودجەمان هەبی هەندێک برادەر بەداخەوە چونکە تەماشای بودجە هەر لۆ خۆی بە تەنها علمەکە ڕاستە جزئەکە لە علمی ژمێریاری بەڵام خۆی بودجە علمەکە ممکنە زۆر برادرانی ئێمە مەسەرەن زۆر شت هەیە جوانب هەیە لێی نەزانن و عیب نییە ئینسان ئەگەر لە شتێک نەزانی ئەوان مشکلەکیان هەبوو کە ئێمە چۆن بودجە دروست بکەین و نازانین لە بەغداوە مانگانە چەندمان لۆ دێت دائیمەن زۆر برادەر لە بەرپرسان باسی ئەو مەوزوعە دەکەن ئەوەیان بە حقیقەت زۆر بە ئاسانی دەکرێت چارەسەر بکرێت وەکو قانونی بودجە ئەتوو دەتوانی بودجەی مەرنەت هەبی ینی فلیکسەبڵ بودجێتت هەبی واتە بودجەت هەبی لەسەر مستەوای ئیراداتی خۆت و لە هەمان کات لە هەندێ مەوادی تر ئەو پارەی کە لە بەغداوە دێت ئەگەر بێت ئەو های لێ دەکەین ئەگەر بێت ئەوە دەبی ئەوها سەرف دەکرێت ئەوها سەرف دەکرێت لۆیە فلیکسەبڵ بودجێت زۆر مهمە کە حکوومەتی هەرێمی کوردستان بیری لێ بکاتەوە و بەو شکلە بودجەی مەرنە دابڕێژت نەک بودجەی سابت ئەو بودجانەی کە ئێستا هەیە لە عێراقیش تەوان بودجەیەکی سابتە تەواوە تو مەزموعەیەک ئەرقامت دانایە و تەواو لەسەری دەڕۆی بەڵام دەتوانی ئەو بودجەیە بکەیە مەرنە بە حقیقەت نازانم بزەبت بە کوردی فلیکسەبڵ ینی ئەتوانی شتێکی وا بکەی ینی دەتوانن بکەن لۆیە زۆر 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 ضروریە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی خۆی دابنێت و بینێریتە پەرلەمان و مسادقەی لەسەر بکرێت لەوەی ئیشی پێ بکات بە ژێرەی قانون ئیش بکات لە مەودووە باشە ناکرێ کاک دکتۆر بەبێ یاسای بودجە پارە سەرف بکرێت زاچی موچە بێ پرۆژە بێت ناکرێت لە عێراق ینی لە عێراق لۆ یەک ساڵ دەکرێت لە عێراق لە یەک ساڵ دەکرێت تەنها یەک ساڵ لەبەرەوەی قانونی ئیدارەی مالی چت هەیە یعنی تو قانونی بودجەت هەیە و قانونی ئیدارەی مالیت هەیە قانونی ئیدارەی مالی کێشەی نەبوونی بودجەی چارەسەر کردیە دەڵێ ئەگەر هاتوو لە ساڵێک بودجە دواکەوت یان نەکرا لە هەر سەبەبەک ئەوە دەکرێت و 1/12 لە مەصروفاتی تەشغیلی زائد لە مەصروفاتی ئیستیسماری هەمووینا بەڵام ئەو جزئی کە مرتبطە بۆ مەشاریعانەی کە مستەمڕن نەک مەشاریعی نوێ حەقی مەشاریعی نوێی نییە حکوومەت حەقی ئەو مەشاریعانەی هەیە کە مستەمڕن ساڵانی پێشووتر ئیشی تێکرایە و ئەو ساڵ تەواو دەکرێت قانونی ئیدارەی مالی توانیتی بەو مادەیە ئەو کێشەیە چارەسەر بکات بەڵام ئێمە لە کوردستان بەداخەوە قانونی ئیدارەی مالیمان نییە و ئەسڵان چەند ساڵیشە بودجەمان نییە لۆیە باشترین شت لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بودجەی خۆی دروست بکات و وەکی گوتم لەسەر دوو مستەوای ئیراداتی خۆی و مستەوای ئیراداتی ئیزافی کە لە لایەکی ترەوە خاستەن لە بەغدا لۆی دێت باشە بەس بە سەبارەت دوای لەسەر پۆستەکانی بەغداش قسە دەکەین کامیان بۆ کوردگەن بەس سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی نەوتیش کاریگەری هەبووە لەسەر داهاتی عێراق و چکە لە هەرێم سەرۆکلیژنی سامانە سوژدەکان باسی لەوە کردبوو کە ئێستا 350 ملیۆن دۆلار مانگانە بە سابەتی 6 مانگی کار ئەوەن دەدێتە وەزارەتی دارایی جا 90 بێ و 80 بێ و 90 بێ لە عێراق هیچ کاریگەری کێ بۆ لە کوردستان بۆچی کاریگەری نییە بۆ چوونی بەرزبوونەوەی نرخی نەوت بەحقیقەت ئەزانی بەرزبوونەوەی نرخی نەوت لە مەسلحەتی هەردوو حکوومەتە هەرێمی کوردستان و بەغدا بەڵام ئەگەر بێت و قانونی بودجەی 2021 جێبەجێ بکەین بەرزبوونەوەی نەوت لە مەسلحەتی حکوومەتی هەرێمی کوردستان نییە چونکە لە مادەی 11 قانونی بودجەی ساڵی 2021 دەڵێ دەبێت 250,000 بەرمیل قیمەتی 250,000 بەرمیل ڕۆژانە بە نرخی سۆمۆ تەسلیمی بەغدا بکەن واتە چەند نەوت بەرز بیتەوە ئەوەندە لە حسەی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق دێتە خوارێ و ممکنە بگاتە سفریش و دوایی بە ماینەس بیواتە و قەردار ببیەوە لۆیە بە گوێرەی قانونی بودجە لە مەسلحەتی تو نییە بەڵام ئەگەر بێت و ئێستا وەکو ئەوەی ساڵی 2021 قانونی بودجە جێبەجێ نەکرا لە بینی هەردوولا ئەوە لە مەسلحەتی هەردوو حکوومەتە بەتاکید کاکە حەکیم ڕاستە 50 شتێک لە سەد لۆ کۆمپانیەکان دەڕوا بەڵام 40 شتێک لە سەدی شەو حکوومەتی هەرێمی کوردستان دەمینیتەوە ئیدەن چەند نەوت بەرز ببیتەوە ئەوەندە لە نرخی لە کۆی نرخی نەوتەکە 46 لە سەدی لۆ حکوومەتی هەرێمی کوردستان دێت لۆیە پێویست بەوە دەکات کاتێک کە نەوت بەرز دەبیتەوە فعلەن ئیراداتی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان
لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بەرز ببیتەوە و بتوانن چارەسەری ئەو کێشانەی پێ بکەن کە پێشتر هەبووە لە هەرێمی کوردستان، ئەویش وەکودانی موچە لە کاتی خۆی و جێبەجێکردنی ئەو مەشروعانەی کە دەمێکە وەستاون و کاری پێ بکرێت و تەواو بکرێت. باشە بەسکاری تۆ ئێستا سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان باز لەوە دەکات 6 مانگە هەر بڕێکی سابتە ئەوەی کە دەگەڕێتەوە وەزارەتی دارایی هەرێم. پێ دوای دەبێت گۆڕانکاری بەسەردا بێت لە بەرزبوونەوەی نرخی نەوت؟ مەفروزە، یعنی تەماشای خۆی واقع شتێکە بەس فەرزی علمی شتێکی ترە لە ناحیەی علمیەوە، لە ناحیەی اقتصادیەوە، لە ناحیەی حسابیەوە دەبێت طبعاً گۆڕانکاری بەسەردا بێت بە گوێرەی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی نەوت. ئەوە ینی ئەگەر لە سەفی ناڵێمێکی ابتیدایی بەڵام پێنجی ابتیدایی بپرسی هەمان جواب دەداتەوە کە من دەدەمەوە، چونکەەوە مەسەلە نسبەیە. چەند بەرز ببیتەوە نرخی نەوت ئەوەندە ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوت بەرز دەبێتەوە، چەند قیمەتی نەفت بێتە خوارێ ئەوەندە لە ئیراداتی حکوومەتی هەرێمی کوردستان کەم دەبیتەوە. تەماشای عێراقکە، عێراق مانجی پێشووتر تقریباً بای نزیکەی 11 تریلیۆن دینار نەوتی فرۆشتیە. تەماشای ئیراداتی عێراقکە، ئیراداتی عێراق زاری وا هەیە 3 ملیار و مەسەلەن شتێک بووە، دواتر کە نرخی نەوت بەرز بووە بۆتە 4 ملیار و شتێک، دواتر بووتە 5 ملیار و شتێک، ئاخر مانگ 7 ملیار و شتێک بوو. یعنی بە گوێرەی بەرزبوونەوەی نرخی نەوت ئیراداتی حکوومەتیش بەرز دەبیتەوە، مەفروزە. بەڵام لەو بەرز نابیتەوە ئەوە برادرانی با بڵێن پەرلەمان پێویستە بە دوواداچوونی لۆ بکەن، بزانن سەبەبی چییە و ئیشکالەکە لەکوێیە. باشە بەزۆکو بڵێن پرۆفیسەرێکی بواری ئابووریش سەرنجی بوو لەسەر خاودابەشکردنی موچە بەبێ بەغدا ژێمە ناتوانین موچەکە بە باشی دابەش بکە. ئێستا 15 ڕۆژە موچەی بڵێن مانگیەک بەردەوامە تا ئێستاش بڵێن هەر تاوە نەبووە لیستی موچەکە. کاکە حەکیم تەماشای هەموو کەس لە کوردستان ئێستا لە کێ بپرسە لە گەورەترین بەرپرسەوە هەتا فەڕاشک جوابی ئەو سوالەیتی زۆر بە ئاسانی بداتەوە. دەرێکا کە ئەگەر هات و چاکسازی بکرێت لە بواری نەوت و لە ئیراداتی ئوخرا ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانی موچەی خەڵک بدات ووە نەک موچە بدات، بەڵکو دەتوانی مەجموعەیەک مەشاریعیش لە هەرێمی کوردستان جێبەجێ بکات. ئەوە بڕۆ جەنابەت لە کابرایەکی ئومی بپرسە، ینی هەمان جوابی من دەداتەوە کە ئەو جوابەیە. مەسەلەکە لە چییە؟ ئەتوو پێویست بەوە دەکات ئیراداتی نەوتیت سەیتەڕەی لەسەری بکەیت و ئیراداتی تریش کە ئیراداتی گومرگ و زەریبەیە سەیتەڕەی لەسەر بکەیت، نەک بەو شکلەی کە باس لە زەریبە دەکرێت و بەداخەوە خەڵک ینی تەنجیان بە خەڵک هەڵچنیە لەسەر مەسەلەی زەریبە، نەک بەو شکلە نا. ئەتوو بە شێوەیەکی علمی لەسەر ئەساسێکی زانستیانە زەریبەت دابنێ سەیتەڕە بکە لەسەر هەموو گومرگەکانی هەرێمی کوردستان، ئەو کاتە زۆر بە ئاسانی دەتوانی موچەی خەڵک بدەی و دەتوانی مەشاریعیش جێبەجێ بکەیت. جوابەکەی زۆر ئاسانە، ئیشەکەش زۆر ئاسانە، بەڵام یەک ئیشکال هەیە کاکە حەکیم لە هەرێمی کوردستان، ئەو ئیرادە سیاسیە موحەدە لە هەرێمی کوردستان نییە. تا ئەو کاتەی ئیرادەی سیاسی موحەد لە هەرێمی کوردستان دروست نەبی ئەو کێشەیە هەر بەردەوام دەبیت. باشە بەس بەم زوانەش دروست دەبێ و ئیرادە سیاسیە یەکگرتووە؟ ینی ئەزانی تەماشایی باوەڕ بکە کاکە حەکیم، زۆر ئاسانە زۆریش زەحمەتە. زۆر ئاسانە ئەگەر هەمومان دەستی برایەتی لۆ یەک درێژ بکەین و هاودەنگ و هاوڕەنگ بین لە هەرێمی کوردستان و ئیجازە بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان کە سەیتەڕە لەسەر هەموو ئیراداتی خۆی بکات. زۆری زەحمەتە گەر هاتوو ئەوەمان نەکرد، کەواتە ئەمێنیتەوە لای ئەو ئیرادە سیاسی کە باسم کرد، ئیرادەی سیاسی موحەد کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئیرادە سیاسیەکە بەرەو باشبوون ناڕوات کە ئێمە هەموو ملەتی کورد ئومێدی لەوەیە کە ئیرادەی سیاسی موحەد بەرەو پێشەوە بڕوات و بە زووترین کات ئیرادەی سیاسی موحەدتن نەتەنها لە بینی ئەو دوو حزبە بەڵکو لە بینی هەموو حزبەکانی هەرێمی کوردستان دروست ببی. ئەوە ئومنیەتی هەموو کوردێکی شەریفە، بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو دواوە دەگەڕینەوە لەو مەوزوعە. باشە بەس دکتۆر پێ دوای ئێستا حکوومەت وەکو حکوومەت خۆی سەیتر بڵین کۆنتترۆلی نییە بەسەر چی داهاتی نەوت بێ، چ خاڵی سنووری بێ، باز و ڕسومات بێ، چکە ئێستا بازەوەکێک کە داهاتی ناوخۆ زۆر کەمی کردووە. پێشتر بازەوە کە سلێمانی 161 ملیاری دەنە لە ئێستا
کەم بۆ تۆ 7 ملیارەکە 7 ملیارەکە ئەو پێویست ناکە هەولێر باز دەکات 213 ملیار بداتی ناوخۆ ئێستا کەم بۆ تۆ بۆ 93 بامان شێوە کەم و کوڕی هەیە لە گەیشتنی سەیتەرەی نیە حکومەت بەسەر ئەو داهاتانە هەر شەرحەکەی جەنابەت جوابی سوالەکەی جەنابەت بەڵێ جەنابەت دەرێ ئەو های لێ هاتووە ئەو های لێ هات دیارە حکومەت سەیتەڕێی لەسەر ئیراداتی خۆی نییە لۆیە وای لێ دێت وایە خۆ ئەگەر حکومەت سەیتەڕێی لەسەر ئیرادات هەبی لە سلێمانی کەم دەکات و نە لە دهۆک کەم دەکات و نە لە هەولێر کەم دەکات یعنی ئەگەر هات و سەیتەڕێ هەبی بەس دیارە حکومەت بەداخەوە سەیتەڕێی لەسەر هەموو ئیرادات نییە ئەوەش ئەگەڕێتەوە لۆ ئیرادە سیاسەکەی کە باسم کرد لۆیە ئەو کێشانە دروست بوون ئەی ڕۆڵی وەزارەتی دارایی چییە لەم نێوەندەدا وەکو وەزارەتی دارایی هەرێ وەزارەتێکی دارایی بڵێن ڕاستەقینە هەیە لە کوردستان بە بۆچوونی بەڕێزە وڵی زۆر ناخۆشە جوابی ئەو سوالت بدەمەوە چونکە برادرانی وەزارەتی دارایی هەمووی برادر و ڕەفیقی من ئەسانی زۆر زەحمەتە بەڵام بەتاکید کەم و کوڕی هەیە بەتاکید کەم و کوڕی هەیە لەو مۆزوعانە چونکە وەزارەتی دارایی دەبێ خۆشیان ینی مەحاولەیەکی زۆر جددی بکەن و ئەگەر هاتوو ئەو شتە ڕووی ینی ڕێک نەکەوت سەیتەڕە لەسەر ئیراداتی خۆیان بکەن پێویست بەوە دەکا کە بێنە مەیدان و باس لە مەوزوعەکان بکەن و ئێتراز بکەن لەسەر هەندێشت بەتاکید کەم و کوڕی هەیە بە وەزارەتێکی دارایی ڕاستەقینەی نازانیت بڵێن ئەزانی ناکرێ بڵێم بە وەزارەتی ڕاستەقینەی نازانم بەڵام دەڵێم کەم و کوڕی هەیە لە ئیش و کارەکان باشە بەس ئێستا ئەگەر بەرەزوتت لەبارەی باجەکەوە باج و ڕسومات هەڵەیە ئەو سەپانی سیستەمی باج و ڕسوماتە یاخود ڕێگە دروستەکە چۆنە بۆ مەسەلەی باج ئەگەر پەیڕەو بکرێ بۆ زیادکردنی داهات سیر کە کاکە حەکیم ئەتوو چەند زەخت لە خەڵک بکەی ئەوەندە تەحەڕۆبی زەریبی زیاد دەبیت لە ئەوروپاش وایە ها چاوت لێبی تەسەوڕ نەکەی کە لەوێ نییە و یان ئەوەیە چەند زەخت لەسەر خەڵک بکەی لە مەسەلەی زەریبە ئەوەندە تەحەڕۆبی زەریبی زیاد دەبیت ئەمن جوابەکی زۆر ئاسان دەدەمەوە و لەسەر زمانی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات کە فترەیەک پێشێستا خۆی لە تەلەڤیزیۆن گوتی ئێمە چاکسازیمان کردلۆی ئیرادات زیاد بکەین زەریبە زیاد بکەین بەداخەوە ئەگەر تەماشای مەجموعی ئیراداتی زەریبیمان بکەی کەمی کردیە بزانە ئەوەیە کە من باسی دەکەم واتە دائیمان دەبێ زەریبە لەسەر ئوسوسی علمی لەسەر خەڵکدا بنێ دەبێ بزانی لە چێ زەریبە زیاد دەکەی لە چێ زەریبە کەم دەکەیەوە نەک بڕۆن زەریبە بین دەبی دائیرەی زەریبە ئەو مانگاوەندە بینیشتیوا لە هەموو دنیا نییە ئەزانی پێویست بەوە دەکات خەڵکی علمی لەو جێگایانەدا بندرێتەوەی بزانن چۆن تەعامل لەگەڵ خەڵک دەکەن لە مەسەلەی زەریبەوە خەڵک تووشی تەحەڕۆبی زەریبی نەکەن یعنی جوابەکەی کاک قوبات دلیل بوو لەسەر ئەوەی کە ئەتوو زەریبەت زیاد کردیە لەلایەک بەڵام لە کۆی داهاتی زەریبەکە لۆ دێتەوە کەمی کردیە باشە لۆ ئیدەن خلال هەیە لەو خاڵی کە باسم کرد باش ینی پێ دوای گەر بەردەوام لەسەرم سیاستە و سەپانی زیاتر داهاتەکە زۆر کەمتر دەبێت چکە ئامارێکی شەو و پەرلەمانتارەکان لە لیژنەی بڵین پەرلەمانتارێک میوانیەمە وتی پێشتر داهاتی ئاو ساڵانە 120 میلیار بوو ئێستا ساڵ بڵین هاتووە بۆ 42 میلیار لە کاتێکە خۆی تێچووی ئاو 170 میلیارە ساڵانی پێشتر 120 داهاتیە و ئێستا بۆ 42 میلیار کەمی کردو پێ دوایە دەرەنجامی خراپتری دەبێت گەر بەردەوام بێت ڕاز نەکرێتەوە ئەمن پێم وایە هەموو شتێک کە دەیکەی دەبێت لەسەر ئوسوسی علمی و بە منطق بیکەی هەموو شتێک هەموو ئیشێک سیرکە هەر ئیشێک بتەوێ خۆت بیکەی چوەکو شەخص چوەکو دائیرە چوەکو وەزارەت چوەکو حکوومەت دەبێت لەسەر ئوسوسی علمی و بە منطق بیکەیت هەندێشت لۆ هەندێک جێگا دەبیت بەڵام لۆ من نابی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانی دەبێ ئەمە جوان بیر بکەینەوە لەو مەوازیعانە لۆ ئەوەی خەڵک وا لێ نەکەین دەبێ خەڵک وا لێ بکەین خۆی بسی زەریبەی خۆی بداتە زانی بەڵام ئەمن کە باری خەڵکم گران کرد ناچار دەبێ ئەو بە دوای فرتوفێڵ بگەڕێ لەوەی تەحەڕۆبی زەریبی بکات دەبێ ئێمە بە شکلێک بگەڕێنەوە جارێکی تر ئیعادەی تەنزیمی مەوزوعی زەریبە بکەین لەسەر ئوسوسی علمی و وەرگرتنی وەزعی هەرێمی کوردستان و باری اقتصادی خەڵکی هەرێمی کوردستان لە نەزەری ئەتیبار یعنی نەتەنها ئوسوسی علمی دائیمەن
ئەو ئوسە علمیانەی کە لۆ مەسەن ئەڵمانیا دەبی لۆ من نابی کاکە ئەوەی لۆ مصر دەبی دیسان ئەو جارە لۆ من نابی بزانە لۆیە دەبێ هەموو ئەو شتانە ئەو خاڵانە نەزەری ئەتیبار وەرگرین و عادەی نەزەرێکی باش بکەینەوە لەو مۆزوعانە لەوەی بتوانین سەیتەرە لەسەر ئیراداتی ناوخۆ بکەین. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمان هەیە دەگرین و لای بەڕێز قسە لەسەر مەسلەی ئەو توێژانەی کە لە بەغداشن و مەسلەی کامپۆز وەربگیرێت باشە بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگرین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک دوکتۆر فازە بگەنین لای بەڕێزت سەبارەت بە ئەو توێژانەی کە بۆ پێکێنانی حکوومەت هەن و ناکۆکی شەبوو لەسەر مەسەرەی سەرۆک کۆمار پێ دوایە شەڕەکە لەسەر بوجۆ ئانەکەوە باشتر نەبوو ئەو شەڕێکی ئێستا لە بەغداد هەیە؟ خۆی طبعاً هەموو کوردێک دیسان دەڵێمەوە ئومنیەتی ئەوە بوو کە کورد لە کوردستان ڕێک بکەون و هەموو با بڵێن حزبەکانی کە کورسیان هەیە لە پەرلەمانی عێراق ڕێک بکەوتنایە لەسەر یەک مڕەشاح و لەسەر یەک بەرنامە لەسەر یەک طەلەبات کە لە حکوومەتی عێراق بیکەن. ئومنیەتی هەمومان ئەوە بوو، بەڵام بەداخەوە ئیتر کێشە دروست بووە لە بینی ئەحزاب. وای لێ هاتی ئیتر گەیشتینە ئەو ڕۆژەی کە هەر حزبێک مڕەشەحی خۆی هەبیت و تقریبا ئەو حزبانەی کە با بڵێن مشارکن لە پەرلەمانی عێراق هەر لەناو ئەوان ئێمە 3 مڕەشەحمان هەیە. ئەوە وای کردیە کە بە حەقەت تۆزێک وەزعی هەرێمی کوردستان لە جانبی سیاسیەوە تأسیری سەلبی لەسەر بکات و جانبە سیاسیەکەش تأسیرێکی سەلبی لەسەر وەزعی ئابووری هەرێمی کوردستان کردیە و لەسەر وەزعی تەڵەباتیشمان لە عێراق. ئەنجا هەمومان طبعاً پێمان خۆش بوو. ئێستاش ئەگەر لە هەر یەک لەو حزبانش بپرسی دەڵێ بەڵێ ئێمە ئەگەر سەرۆک کۆماری ئێمە دەرچوو ئێمە مەجموعەک تەڵەباتمان هەیە لە بەغدا لە سەروی هەمووشیانەوە طبعاً مەسەلەی بودجێ چونکە مرتبطە بە بژێوی خەڵکی هەرێمی کوردستان و مەسەلەی مادەی 140 و مەسەلەی پێشمەرگە و مەجموعەیەک لەو مۆزوعانە. بەداخەوە وەزعەکە لە بەغدا بە شکلێک شێوایە نەک تەنها با بڵێن ئەوەی سەلبی تەسیری سەلبی لەسەر هەرێمی کوردستان بۆ بەڵکو تەسیری سەلبی لەسەر هەموو عێراق بووە لەبەر ئەوەی کوتلەکان بە تەواوی بە شکلێک تەوزیع بوونە کە زۆربەی هەرە زۆری با بڵێن خەڵکی سیاسی شوابیر دەکاتەوە کە زۆر زەحمەتە ئەگەر هاتو تەوافقێکی سیاسی لە عێراق دروست نەبی زۆر زەحمەتە کە بتواندرێ سەرۆک کۆمار هەڵبژێردرێ لەبەر ئەوەی پێویستی بە 220 ئەندام پەرلەمانە
كنا تحالفي ثلاثي ونا تحالفي إطار دتوان أو يعني بكن وأجر سرو كوماريش هل نبجر دراك واتتو حكومتي شتناوي أو زانب شي ترى كحكيم ويستمر لود باس بكم كباسي بوجد كرد آية حكومتي عراق حقي دبي بوجا بنيري من أو كجواب مدايا وتمنع استالي جواب الدمو ضليم بلي أجر هاتو حكومتي نوي عراق تشكيل نبو أو شيء جوربو وزور تأخير بو ممكن أوقات حكومتي عراق مزبور ببيت يترهيس ريش لبيش ناميني ناتار ببيت أجر توافقي سياسي لعراق درست نبي كبودزا رشنوسي بودزا تاوتوي بكاتو بينيريتا برلمان لبروي برلمان موجودة بلام حكومتك حكومتي شي كار بريكرة إذا أو هموي شيء يعني أو مجموعة شيء سياسي واي كردي دائما شيء سياسي كانش جناب دزاني تأثيري لسر مسائل آبوري ومسائل بابلين بجيوي خلقه وهي بداخوا أو وضع دروز وإن شاء الله هم من دعاء كين دلين إن شاء الله وابكات كتوافق شيء سياسي تلا هرمي كردستان وتلا بغداد رزببي لو أو شيء شان كوتاي بين وخلق أو دولار أو شيء كهيتي أو ترسيك لدليتي وخاصة لمسائل آبوري أو ترسانة نمين وخلق بقريته وسر وضعي طبيعي خوي لو تشيشكان قورنا بلان بتوافقي سياسي إن شاء الله تشيشكان حل دبي وبتصوري من أجر توافقي سياسي لعراق دروزبو أو وقتا كرد دتواني وتوافقي سياسي لكردستان دروزبو كرد دتواني همو طلباتي خوي زقابك هاتوا لناو بابلين تارتيوي حكومتي نوي عراق باشا بس كاكتور پێشبینی خۆت بەوەیە کام جارە پارتی سەر و کۆمار وەرگیهان لە یەکێتی بمێنێتەوە وەکو پێشبینی خۆت والله لعراق پێشبینی ناخوا کاکە پێشبینی زۆر زەحمەتە لە عراق ئەزانی لەو عراقی کە هەیە پێشبینی من ئەوەیە ئین شاء الله هەردوو لا دەگەنە اتفاقك و بە اتفاق ئین شاء الله سەر و کۆمارێکدا ئەوە زانیاریە لەو ڕۆژانەدا کۆبوونەوە هەبێ و چکە باز لە کۆبوونەوەی بەرپرسانی باڵای پارتی یەکێتیش دەکرێت يعني زانياري نية ناتوانم بليم زانيارية بلام تكلاوة لبيني زانياري وتوقع چونك دائما توقعيش كدروز دبي بناء لسر مجموعة أسسي علمي وزانياري دروز دبيت باشا بلام زانياري چي كونكريتي نية چونك أورو العراق بحقت كونكريتي عراق تيمنتو هيك توزوكك بقوة نية بأساني كونكريتا كان هردا وشينوا لو بلام دبي هموما قجبين بين أو مهمة كل رأوية دبي قجبين بين برو اتجاه شي باش وبتأكيد سركردايتي سياسي عريمي كردستان إيش لهردو حزبك خلشي حكيم وخلشي تكوشري تدايا بتأكيد إن شاء الله رجع نادن كشيء جورا له هرمي كردستان درز ببيو يكودنجك لهرمي كردستان إن شاء الله درز دبيت لو بتوانين همو طلباتي خومان لا بابلين برنامج حكومتي نوي عراق بتسبيني باشا كاكتور برز ماويكي زور لبغداد بوي بلين سكورت لەگەڵ هاو چوارچێوەی بڵین هەمانگی شعەکان ڕێکەوتن کار باش یاخود لەگەڵ سەدریەکان بۆ مەسەلەی مافە دەستوریەکان تێڕوانیە یاخود هەروەکو یەکە یاخود جیاوازە بۆ مەسەلەی بودجێیە فیدراڵیەتە شایستە داراییەکانە كاكا حكيمة توزوك داخلي سياسات مكية من دائما زور حزناكم للسياسات قصب كم چونك سياسات بابلين توزيك راستي تدانيا نالي براستي تدانيا أمن بياوكم دائما تحليلاتي من تحليلاتي موثوق وراس درسي وجناب الدزانية وتسن صالة سكاني من بلام دائما سياسات توزك مشاكلي تدايا شت أقوريت بأساني أقوريت للسياسات لو أمن بيم يعني لو عراق أجر تماشي أجر بيتو إما عراقي نبوينا لدولات هيك تواو ديمقراطي بوينا بله هموما لقال أو بوين كجانبك حكومة تشكيل بكات وجانبك شيء ببيته معارضة أو اشتكي زور باشا لو همو أو ولاتاني كولاتكش ديمقراطية خلقكش ديمقراطينا خلقك لخواره يعني بداخل عراق أو ولاتانية لو العراق توافق باشترى لمسائل برأي من أو رأي شخصية جناب تزاني يعني چونك هر كسك أورو رأي شي هي لسياسات بلام رأي من أورو لو تكنتوني وضعي عراق
تەوافقە سیاسیەکە باشترە لەوەی باش بەس کاک ئینشاءالله لۆێ ئەمن بیر لەوە ینی گەشت بینم ئینشاءالله کە تەوافقەشی سیاسی دروست ببیت و ئێمەش وەکو کورد لە ضمنی تەوافقە سیاسیەکە بین بەڕێی من باشتر دەتوانین با بڵێن تەڵەباتی خۆمان بچەسپێنین لە بەرنامەی حکوومەتی. بەڵێ بەبەست پرسیارەکەمەوە بوو بەرز لە ناو وەزارەتی دارایی کارت کردووە ئێستا ئەوەی ڕەنگە خۆسەدرەکانی تێدایە و لایەنەکانی تریشی تێدا بووە کامیان بۆ چونیان باشترە لە بەرامبەر بووجە یاخودیچیان بۆ چونیان باش نیە بەرامبەر بە خەڵکی کوردستان و مەسەلەی ناردین بووجە و نەوت و ئەوانە؟ وەڵی کاکە حەکیم بمبورە چونکە ئەو جوابە بەگران لە سەرمان دەکەوی ئەگەر بێت و جوابت بدەمەوە زۆر بەگران لە سەرمان دەکەوی من نامەوێت شتێک بەگران لەسەر کورد بکەوی قسەیەک بکەم بەگران لەسەر کوردستان بکەوی لۆیە بمبورە لە وەڵامەکەت. باشە باشە سەبارەت بە وەزارەتەکان ئەگەر بڵین تەوافق کرا کە بەڕێز پێدوا بێت تەوافق دەکرێت بڵین بۆ وەزارەتەکان لە نێوان داراییە ئێستا وەزارەتی دەرەوەمانەیە پێشتر دارایی بوو ئاوەدانکردنەوە نیشتەجێکردنمان هەیە بڵین وەزارەتی دادمان هەیە بۆ کورد کامە باشە لە وەزارەتی سیادەکان وەری بگرێت؟ ئەمن لە مێژە گوتیتم و ئەو کاتەی لە بەغداش بووم دایمەن ئەو قسەم دەکرد ئەمن دەڵێم ئەگەر کورد بتانی وەزارەتی نەوت وەرگری ئەوە زۆر بهیمە زۆر باشە بیت لۆ چونکە کێشە داراییەکان مرتەبتن بە کێشە نەوتیەکان چاوت لێبی یعنی تو دەبی ئەساسی مشکلەکە چارەسەر بکەی حتا مشکلەکانی تر بە ئاسانی لە دوای خۆی چارەسەر دەبن ئەزانی بەڵام ئەگەر نەکرا وەزارەتی نەوت بدەن کە نایدەن دایمەن طبعا لۆ کورد بەتەکید و ئیسپات بووە لە ساڵانی پێشووتر کە وەزارەتی دارایی باشترە لە هەموو وەزارەتەکان لۆیە پێویست دەکات کە کورد چونکە سیرکە کاکە حەکیم ئێمە مشکلەی خاکمان هەیە مشکلەی بودجەشمان هەیە و مەشاکلی با بڵێن پێشمەرگەشمان هەیە بەڵام مشکلەی خاک کەس نەیتوانێت چارەسەری بکات و چارەسەرکردنی زۆر زەحمەت بووە مشکلەی پێشمەرگە ئەگەر لە وەزارەتی دارایی بتانی ینی ئەمن باسی یەک شتم کردوتم ئێمە پێویستە بگەڕینەوە سەر ئەساسی بودجە لۆی مشکلەکانمان حەل ببن بودجە بگەڕینینەوە وەکو ساڵەکانی 2017 لۆ خوارێ ئێمە لە ساڵی 2017ەوە کاکە حەکیم کە بودجەی ساڵی 2010 دانرا لە 2017 بودجەی ساڵی 2010 دانرا لەو ڕۆژەوە هەموو ساڵێ زەربەی زیاتر بە هەرێمی کوردستان دەکەوی و زەربەکان بە تەسەلسۆل ئینجا گەورەتر دەبن هەموو ساڵک یعنی زەربەی ساڵی 2010 گەورە بوو بەڵام لە 2019 زەربەکە گەورەتر بوو لە 20 نەبوو لە 21 زەربەکە بەجارێک گەورە بوو لۆیە تو پێویست دەکە ئەسڵی کێشەکە چارەسەر بکەی و ئەگەر ئێمە خەڵکی باشمان هەبی لە ناو وەزارەتی دارایی دەتوانن زۆر شت چارەسەر بکەن کاکە حەکیم ئێمە لە بەغدا بووین لە 2013ەوە لە زمانی حکوومەتی مالیکیەوە دەیانویست حسەی هەرێمی کوردستان بکەنە 13%. بەڵام ئێمە خەڵکی باشمان لە بەغدا هەبوو توانیان بەرامبەری ئەو با بڵێن تەڵەبەی مقابل ڕاوەستن و توانیمان بە شێوەیەکی علمی تێیان بگەینین کە حقوقی هەرێمی کوردستان چۆنە و دەبێت چۆن بیت دائیمەن ئەو تەڵەبانە هەبوونە لۆیە تو دەبی خەڵکێکی یەک زانا دووش بەڕاستی پێت بڵێم خەڵکێکی دڵسۆز لۆ کوردستان لە بنێریە بەغدا دەبی هەموو خەڵکێکی ئاساش بن چاوت لێبی چکە بەغدا بە خەڵکێک ئەگەر زاناش بی دڵسۆزیش بی بەڵام ئازانەبی دیسان ناتوانانی ئیشەکانی خۆی جێبەجێ بکات لۆیە پێویست بەوە دەکا کە ئێمە خەڵکی وا بنێرین و من باشترین وەزارەتیش بەلای منەوە ینی وەکو کابرایە کە 10 ساڵ لە بەغدا بوومە وەزارەتی دارایی ئەگەر وەزارەتی نەوتیان نەداینێ وەزارەتی دارایی باشترین وەزارەتە هەرێمی کوردستان وەریگریت و بە هیچ شێوەیەک بیر لە وەزارەتی دەرەوە وەزارەتەکانی تر نەکاتەوە. باشە بەس کاوی تۆ لەو کاتێک کە بەڕێز لە وێنەماوەی بریکاری وەزارەتی دارایی پشکی کووردە ئێستا هەر کورد بەڕێوەی دەبات یاخود کێسا بەڕێوەی دەبات گرینگە و پۆستەش کاکە حەکیم باوەڕ بکە چونکە من خۆم وەکیلی وەزارەتی دارایی بوومەوە ئەزانم وەکیلی وەزارەتی دارایی زۆر لە وەزیرەکانی تر زۆر ناڵێم هەموو وەزیرەکان بەڵام لە زۆربەی وەزیرەکان لە وەزارەکانی تر مهمتر و بەدەسەڵاتتر و با بڵێن مؤثرترە لۆ خاصەتەن لۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لۆ هەرێمی کوردستان
ئەمن دەزانم چم کردێ لۆیە ئەو قسە دەکەم ینی لە واقعەوە ئەو قسە دەکەم لۆیە ئەمن لەو کاتی کە تەقاعد بوومە ئەوڕۆ 5 ساڵ و 5 ڕۆژە من تەقاعد بوومە باشە لەو ڕۆژەوە کە تەقاعد بوومە من داوا دەکەم دەڵێم یەکێک بنێرن ئەوە جێگای کوردە یەکێک بنێرن ئەو جێگایە کە ئەو جێگایە پڕکاتەوە بەداخەوە تا ئەو لەحزەیەش ئەو جێگایە پڕ نەکرایتەوە و ئێستا مدیری عامی موازنە چەند ساڵە مدیری عامی موازنە بە وەکالەت بۆتە وەکیلی وەزارەتیش ئیشەکەی وەکیلی وەزارەتیش دەکات و ئیشی خۆشی دەکات وەکو مدیر عامی موازنە و فرسەتی زۆرمان هەبوو کە ئێمە ئەو پۆستە پڕکەینەوە فرسەتەکەمان لە حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی دکتۆر عادل عەبدولمەهدی دۆستی کورد بوو و ئەو کات بەڕێز کاک فواد حوسێنیش وەزیری دارایی بوو زۆر ئاسان بوو کە وەکیلی وەزارەتی دارایی دابدرێت دانەندرا دواتر بەڕێز کازمی هات بەڕێز کازمیش دۆستی کوردە بەڵام دیسان بەداخەوە ئەو جێگایە پڕ نەکراتەوە تا ئێستا ئەمن بەحقەت زۆر پێم باشە کە ئەو جێگایە بە کوردێکی زانا پڕ بکرێتەوە کوردێکی متەخەسیس و زانا چونکە وەکیلی وەزارەت سیر کە دەبێ متەخەسیس بیت ینی ناکرێ مەسەلەن ئێستا من اختصاصم داراییە بمکەیە وەکیلی وەزارەتی نەوت یان بمکەیە وەکیلی وەزارەتی مەسەلەن تەربیە ناکرێ وەکیلی وەزارەت دەبێ متەخەسیس بی وەزیر شەرت نییە بەڵام وەکیلی وەزارەت دەبێ متەخەسیس بی لۆیە ئێمە خەرکی متەخەسیسمان لە هەرێمی کوردستان زۆرە و لە عێراق دەبێ یەکەشیش بنێرین لە ضمنی عمری مناسب بی چونکە لە عێراق عمری تەقاعد 6 ساڵە چاوت لێبی دەبێ عمرەکەی زۆر بچووکتر بی لە 6 ساڵ لەوەی بتوانی جێگای خۆی بکاتەوە و هەرێمی کوردستانیش بتوانین لە ڕێگای ئەو هەندێشت بکات لە ناو وەزارەتی دارایی باشە کاکتۆر سێخولەکێکمان ماوە بە کورتی چەند پرسیارێک سەبارەت بە نرخی دۆلارەکە پێشتر هەڵایەکی زۆری لەسەر بوو هیچ پێشبینی کراوە دەستکاری بکرێت نرخی دۆلارەکەەوە خۆی لێ بکرێتەوە دابەزێنرێت لە ڕەشنووسی بودجەی 2022 نەخێر دەستکاری نەکراوە بەڵام چاوت لێبی ئەوە مرتەبت نییە بە مەسەلەی ڕەشنووسی بودجە ئەوەیان سەلاحیەتی بەنکی مەرکەزی عێراقیە بەنکی مەرکەزی عێراقی هەر وەختە قەرار بدات دەتوانێت دۆلار نرخی با بڵێن دراوی عێراقی بەرامبەر بە دۆلار وەکو خۆی لێ بکاتەوە تا ئەو لەحزەیە بەنکی مەرکەزی ئەو ئیرادەیە نییە بەڵام زۆر لە بەرپرسانی سیاسی دەڵێن ئەگەر ئێمە چوینە حکوومەت محاولە دەکەین بۆ ئەوەی نرخی دۆلار وەکو خۆی لێ بکەینەوە بەرامبەر بە دیناریارە واتە نرخی دینار نەک نرخی دۆلار عفوان چونکە نرخی دۆلار لەدەست ئێمە نییە بەس نرخی دینار لەدەست ئێمەیە نرخی دینار وا لێ بکەینەوە کەوکو جاران بکەویتەوە بەرامبەری عوملاتی ئەجنەبی و خاصەتەن دۆلار ئەوە قسەی سیاسیەکانە بەڵام وەکو شتی کۆنکرێتی نەخێر هیچ شتێکی کۆنکرێتی نییە لەسەر مەسەلەی گۆڕان باشە کاکتۆر دوا پرسیارم سەبارەت بە پێشتر نەوت کە نەوتیان فرۆشت بەڕێز هۆشداری دابوو کە هەرێمی کوردستان زیان دەکات چکە بزانم ساڵانە 12 تریلیۆن لە بەغداوەدات ئێستا مەسەلەی غازی شاتوتە سەر بۆ چون دوای ڕێگایەکی دروستە غاز فرۆشتنیش بە هەمان شێوەی نێوتەکە ئەزانی ئەمن ناتوانم ئەزانی تەماشەی ئەمە پێویستە پرسیارەکە تۆزێک پێویستی بە وەختە ئەگەر وەختم تۆزێک دقەک زیاتر بدەیە ئەزانی پرسیارەکەی تو بەڵێ ئێمە پێویست دەکا کە بنیەی تەحتی لۆ اقتصادی هەرێمی کوردستان دروست بکەین ئەوە هەمومان دەبێ کۆک بین لەسەری بەڵام بالمقابل دەبێ بە شکلێک ئەو بنیەی تەحتیە دروست بکەین کە تەسیر لە باری ئابووری هەرێمی کوردستانی ئێستا نەکات زانیت ئەنجا ئەو تەوازونە دەبێ دروستکەین ئەو تەوازونە پێویستی بە خەڵکێکی شارەزا هەیە لە هەردوو بوار لە بواری نەوت و غاز و لە بواری دارایی دەبێ خەڵکێکی شارەزا هەبیت دەبێ ئێمە هەیئەیەکی مستشارینمان هەبیت لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەیئەی مستشارینە دائیمەن ئەو مەسائلانە تاوتوێ بکەن لۆی بتوانن مقتەڕەحی علمی بدەنە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لۆیە پێویست بەوە دەکات کە ئێمە هەیئەی مستشارینمان هەبی و هەیئەی مستشارین لەسەر ئوسوسی اختصاصات نەک لەسەر ئوسوسی ئەوەی کە فلان مەسەلەن لەبەرەوەی ئیشی نییە بابی کەینە مستشار و فلان ئەوهایە و خۆشمان دەوێ بابی نەخێر لەسەرەوە ئەساسە نەبی ئێمە دەبێت تەوازون بکەین لە بینی هەردووشی لە بینی دروستکردنی بنیەی اقتصادی بنیەی تەحتی اقتصادی لۆ هەرێمی کوردستان و لە بینی تەسیر نەکردنی ئەو بنیەیە لە عێلاقەی ئێمە لەگەڵ بەغدا و تەسیری لەسەر بودجەی هەرێمی کوردستان باشە
بەس دکتۆر زۆر بە کورتی کاتفیلمەوە بەس پێشتر بەرەز وتت نەودمە فرۆشن زیان دەکەن ئەو کاتێ بریکاری وەزارەتی دارایی بووی وتم ئەزانی داوای لێبوردنەکەەوە من نەمگوتێ نەفت مەفرۆشن بەس ئەمن تەوازونەکەم هەبوو لە بینی هەردووک بەداخەوە نەمان ئەو تەوازونە ڕانەگیرە تەوازون هەبوو ناخێرا من دائما لەگەڵ ئەوە بوومە حکوومەتی هەرێمی کوردستان بنیەی تەحتی اقتصادی لۆ هەرێمی کوردستان دروست بکات بەڵام ئەمن خۆم دراسەیەکم هەبوو تەوازونێک بکەین لە بینی هەردووشی بەداخەوە ئەو کات بەگوێی من نەکرا. باڵ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست پرۆفیسۆر دکتۆر فازە نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندومان کردی سوپاسی وەرز دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕست سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ